کابینەی نوێمی حکوومەتی هەرێم ئەگەرچی وەک هەر کابینەیەکی پێش خۆی کۆمەڵێک بەرنامە و دروشمی بریقەداری بەرز کردبووە، بەڵام باوردبوونەوەیەکی کەم لە ژیانی ڕۆژانەی خەڵک و دۆخی ژینگەی و تەندروستی و هەلی کار و ئابووری و ئەمنی و سیاسی تێدەگەیت ئەوەی هەیە تەنها ناوێکی بێناوەڕۆکە و جێدەستی حکوومەت لە چەندین سێکتەری ژیانی خەڵکیدا بە تەواوی ون و نادیارە. لە سەردەمی کابینەکەدا کەسێ لە سەرچواری تەمەنی خۆی تەواو کردووە، خەڵکی کوردستان لەو پەڕی تووڕێی و بێهیواییدان و بە دوای دەرچەیەکدا دەگەڕێن بۆ دەربازبوون لەم حکوومەتە. لە ڕووی ئەمنی و ئاسایشی نەتەوەییەوە لە سەردەمی ئەم کابینەیەدا بەکردار دەرگای شارەکانی هەرێم و بیرەنەوتەکانی بەڕووی موشک و کاتیۆشا و درۆنەکانی چەکدارانی نەناسرا وڵاتانی دراوسێدا کردەوە. هەر لە تەمەنی ئەم کابینەیەدا دادگای باڵای فیدراڵی کە سێ ئەندامی دادگاکە سەر بە حیزبەکانی دەسەڵاتن لە حکوومەتی هەرێم بڕیارێکی بۆ هەڵوەشانەوەی دۆسەی نەوت و غازی هەرێم دەرکرد. کابینەی نوێم سێم کابینەی حکوومەتە کە لە تەمەنیدا هیچ ساڵێک پرۆژە یاسای بودجەی نەناردووەتە پەرلەمان و ئەمەش نیازی خراپی ئەو کابینەیە نیشان دەدات بۆ خستنە ڕووی شەفافانی داهات و خەرجیەکان و هێشتنەوەی داهات لە دەستی چەند بنەماڵە و حیزبێک نەک لە دەستی حکوومەت. لە ماوەی 3 ساڵی تەمەنی کابینەی نوێمدا گەورەترین گرانی لە نرخەکانی خۆراک و گواستنە و سوتەمەنی و کەلوپەلی ڕۆژانەدا ڕوویان داوە، بێ ئەوەی خەڵک هەست بەبوونی هیچ هەنگاوێکی کردداری بکەن لەلایەن حکوومەتەوە بۆ ڕێگریکردن لەو گرانبوونە. سەرەڕایەوەش تاکە شوێندەستی حکوومەت کە هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان هەستی پێ بکەن، زیادبوونی بەردەوامی باز و ڕسوماتەکانە کە هێندەی ترباری سەرشانی هاوڵاتیانی قورس کردووە. ئەو هاوڵاتیانەی ناچار کراون لەلایەک مشوری خۆیان و خێزانەکانیان و گرانی بازار و کرێخان و بخۆن، لەلایەکیش حکوومەتەکەیان بەخێو بکەن. کابینەی نوێم کە خۆی بە کابینەی چاکسازی ناساندووە تا ئێستا هیچ کەسێکی گەندەڵی بەلادا نەخستوە و هیچ بەرپرسێک ڕوبەڕووی دادگا نەکراوەتەوە، جگەلەوەی هیچ گۆڕان و زیادبوونێک لە داهاتی حکوومەتدا ڕووی نەدا و خەرجەکانی موچەش کە دەبوو بەهۆی نێشتری دوو موچەیەوە کەم بکەن نزیکەی 35 ملیارد دینار زیادیان کردووە. لە تەمەنی 3 ساڵەی ئەم کابینەیەدا سەرۆکەکەی کە مەسرور بارزانیە نەیتوانیوە لە سەراستی دیپلۆماسی پەیوەندیەکانی هەرێم وڵاتانی جیهان بەرەو پێش ببات و ئەوەی هەیە تەنها پەیوەندیەکی بچووکی خێزانیە بگرە لە سەراستی ناوخۆش نێوانی لایەنەکانی هەرێم لەو پەڕی خراپی و لێکترازاندایە. دەکرێت لە هەڵسەنگاندنی پێدراوەکانەوە بگەینەوە بۆ چوونەی کە بەرتەسەکردنەوەی ئازادیەکان و گرانی نرخ و زیادبوونی باز و ڕسومات و لێبڕینی موچە و ڕاوەستانی خزمەتگوزاریەکان و بەردەوامی قاچاخی لە خاڵە سنووریەکان و تۆغبوونەوەی سنوورەکانی دوو ئیدارەیی لە سیما هەرە دیارەکانی ئەم کابینەی حکوومەتی هەرێمن. و ئەو تەجروبەیە لە کوردستانیشدا هەیە ئێمە ئامادەین بیگوازینەوە بە هەر شوێنێکی تر کە پێویست بێت.